بەڵازان خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی دارستانەکانەکەین لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا تا چەند گرنگە حکوومەت و لانە پەیوەندیدارەکان ژینگە دۆستان زیاتر گرنگی بدەن بە دارستانەکان بۆ شوێنانی کە دار و درەختێکی باشی لێیە یاخود زیاتر ناوچەیە کە وشکیە و هیچ دار و درەختێک و دارستانێکی تێدانی هەوڵ بدرێت بکرێتە دارستان و درەخت و ڕۆک و نەماوی تێدا بچێنێت تاوەکو کاریگەری هەبێ هەم لەسەر ژینگە هەم لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا. لەم تۆرەیەدا باز لەوە دەکەین ئایا دارستانەکان بوونی دارستانەکان کاریگەریانە بێت لەسەر پلەکانی گەرما لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا و لەگەڵیدا نەبوونی ئەم دارستانانە یاخود سووتانی ئەم دارستانانە چ ڕۆڵێکی خراپیان دەبێت لە کەشوهەوا و لەگەڵیشیدا باز لە گۆڕانکاریە کەشوهەوا جیهانیەکان دەکەین و بە گشتی دارستانەکان لە جیهاندا ڕۆڵیان لەسەر گۆڕانکاریە کەشوهەوایەکان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئەنوەر حەمالی شارەزای لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاک ئەنوەریان زۆر بەخێر بێ. زۆر سپاس. بەخێر بێ. پێشەوەی بێمە سەر دارستانەکان و ڕۆڵیان لە کەشوهەوادا ئەم ساڵ گۆڕانکاریە کەشوهەوایەکان چۆنی بوو بەڕێستان چۆن دەیبین ئەم گۆڕانکاریەکە ئەم ساڵ هەبوو؟ بەڵێ طبعا گۆڕانکاری کەشوهەوا لە ساڵی 1990ەوە زەنگی مەترسی لێ دراوە لە جیهانە کە گۆڕانکاریەکی خەتەر لە کەشوهەوا هەیە بۆ واستەی ئەوەی کە ژمارەی معاملەکان ژمارەی سیارەکان زیاتر وەقودی حفوری پێڵێن بە عەرەبی یعنی ئەوەی کە لە عەرز دەریێت زۆر بەکارێت ئەمانەوە کارێکن بۆی کە گۆڕانکاریی گەورە لە جیهاندا دروستکەن لە بەتایبەتی لە کەشوهەوا. سووتانی 1 لیتر لە وقودی حفوری کە پێڵێن بە عەرەبی لە بەنزین 1 متر مکعب یعنی 1 متر سێجا غازی کە پێڵێن غازات دەفیئە بە عەرەبی یعنی گاز گەرمکارەکان ئەکاتە ژینگەوە. ئێمە ئێستا لە وەزعەکە ژین ئەو هێنەی کە هەمانە پێی ئەڵێن بە ئینگلیزی GHG گرین هاوس گاز ڕێژەی ئەو گازە پیسکەرانە زۆر بەرز بۆتەوە کە بۆتە هۆی احتیباسی حراری یعنی بە عەرەبی پێڵێن ینی قەتیسکردنی گەرما وای کردووە کە دەرەجەی حرارەی ینی ئەوە ببرە بە عەرەبی زۆرجاری دەکەن چونکی من لە وڵاتانە بە عەرەبی وانەی کردووە بۆتە هۆی ئەوەی کە پلەکانی گەرما زۆر لە هینی خۆی بەرزتر بێتەوە. ئێستا هەموو جیهان سەرقاڵی ئەوەیە کە هەوڵ ئەیە نێڵێت لە پلەونیوێ یا کەمتر گۆڕانکاری لە پلەکانی گەرما ببێ چکی کاتێک کە ئەو گەرمایە زیاکە لە حەدی خۆی بێتە هۆی توانەوەی بەستەڵێکی سەر شاخەکان ئەوانەی کە هینی جەمسەرەکان کاتێک ئەو وینان توایەوە ڕێژەی ئاوی دەریاکان زۆر بەرزە بێتەوە زۆر وڵاتەیە بێ بەژێر ئاوەوە نەتیجەی هینی ئاوەکە بەرزە بێتەوە بێجگەلەوەکە بێتە هۆی ساڵانە بڵێ لافا و زەرێکی زۆر و جا ئێستا ئەگەر تۆ سیر بکەی لە جیهانە ڕێژەی باران لە بەعزێ شوێن زیای کردووە لە بەعزێ شوێن کەمی کردووە ئەمەیە کە پێڵێن کلایمێت چێنج بە ئینگلیزی گۆڕانکاری کەشوهەوا. گۆڕانکاری کەشوهەواش یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە بەکارهێنانی وقودی حفوری ئەوەی کە باسم کرد دووەم کەمبوونەوەی دارستانەکان سێم زیادکردنی ژمارەی کارگەکان کە ئەمانە گازێکی زۆر پیسکەرەکە لە ژینگەوە طبعا ئەمانەش هەموو حەلی خۆی هەیە هینی خۆی هەیە. زۆر باشە مامۆستاگیان کاتێکە ڕێژی سەوزایی لە هەرێمی کوردستانە بە شێوازێک باش نییە لە شێوازی ئاستی جیهانی دانیە و دارستانەکانیش کە هەمانە ئایا بوونی ئەم دارستانانە و کەشوهەوای چواردەوە چ کاریگەرێکی لەسەر کەشوهەوای هەرێمی کوردستان ئەبێ لە کاتێکدا دەبینین کە دارستانەکان لە وەرزی هاویندا بەهۆی بەرزی پلەکانی گەرماوە دەسووتێن زۆرێک لەم دارستانانەش. خۆی دارستانەکان پێشتیشی بووی کە باسێکی پێ دوور دارستان هەیە دارستانی سروشتیمان هەیە دارستانی دەستکردمان هەیە. دەستکردەکە ئەوەیە کە خۆمان بەدەستی خۆمان ئێڕوێنین سروشتێکەش ئەوەیە کە لە سروشتا هەر هەیە و کە شوێنێکە بۆ داڵنەدانی هەموو جۆرە حەشەرات و حیوانات و پاراستنی ژینگە و پاراستنی ئەو هاوسەنگی کە لە ژینگا هەیە. جا ئێستا ڕێژەی ئەو دارستانانە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازی هەیە. جا دارستانەکان ڕۆڵێکی گەورە ئەبینن لە هاوسەنگی ژینگەدا لە پاراستنی مرۆڤدا دارێک کە تەمەنی گەشت بێت سەر و 15 ساڵەوە ڕۆژانە هەناسەی 15 کەس دابین ئەکان لە ئۆکسژین
بێژگەلەوە ئەو هەناسەی هەر باسی هەناسە بکەین خۆمان کەسی ئۆتو ئەەکەی نەژینگەوە ئەو کە هەڵی ئەمژەیە کاربۆنەکەی با بۆ خۆی ئۆکسژینەکە بە پاچی ئاهاتەوە بە ئێمە بەڵام ئێمە بێوەفاین ئەچین دارەکان ئەبرین ئەیشی سووتێنین لە باتی ئەوەی کە خزمەتیکەین و ئاوی بین اینجا دارستانەکان لای ئێمە وەکو وازمکردن تقریبا 6 ملیۆن دۆنم دارستانی سروشتیمان هەیە لە کوردستان بڵێن نزیکەی 2 ملیۆن لەو دارستانانە لە ناو چوون بۆ ئاستەی ئاگر و شەڕ و ئەنواع وەشخاڵشت کە ڕووی یاوە ئەوەشی کە باومانە وەکو بە شێوەیەکی تر کە باسی دارستانی چڕ و دارستانی بڵین تەنک بکەین یعنی هاتوۆتە ڕیزی دارستانی تەنگەکانەوە نەک لەوەی کە بە چڕی مابێتەوە بۆ شێوەی کە هەمانە بەڵێ اینجا دارستانەکان ڕۆڵەکانیان ئێجگار زۆرە یعنی لەوانەیە لە بەرنامەیەکی وان نتوانین بە تەواوی باسی بکەین بۆ نمونە کاتێک کە سێری دارێکی سنەوبەرەکەن من پرسیارەکەم بۆ گەڵاکانی ئیبەریە بە عەرەبی پێڵێن ئیبەری بۆ گەڵاکانی دەرزیلەییە سێرەم حکمەتی ئیلاهیەکە ئەو دارەش دایمەن سەوزە ئەو گەڵانەی ئیبەریە بۆ ئەوی کە تەحملی سەرما و گەرما بکات دووەم ئەو دارە کاتێک کە باران بە خوڕ ئەبارێ ئاوەکە ئەکا بە ڕەداس بە عەرەبی پێڵە ڕەداس بۆی کە عەرزەکە هەڵی مژێ کاتێک کە عەرزەکە هەڵی مژێ ئاوی ژێر زەمینمان موشک ناکە ئەبێنێتەوە یعنی دەورێکی باڵا ئەبینێ لە خزمەتکردنی ئەم کەونەی کە ئێمەی تێن بەنەمانی ئەو دارستانانە ئاوی ژێر زەمین کەمەکە ڕێژەی دومۆکسیدی کاربۆن زیادەکە کە خۆی مەفروزە لە 375 ملیۆن زیاتر زیادە بێ بەڵام ێستا بەپێی تەقریری عولەماکان زاناکان ئەڵێن نزیک بۆ تۆ لە 505 ملیۆن یعنی ئەمەش زەویەکی ترسناکە هەر لەبەر ئەوە کەون بە خێرایی یعنی ئەم جیهانە کەوتنە جم و جوڵ دەستیان کرد بەوەی یەکەم کۆبوونەوە کەکرا لە کیۆتۆ لە پاریس کە پێڵێن ئیتیفاقی کیۆتۆ لە ساڵی 1997 یەکەم ئیتیفاقی کرا بە پێم ئیتیفاقیە لەم ئیتیفاقە تقریبا 183 وڵات بەشداری کرد ئەمریکا بەشداری نەکرد زۆر لە وڵاتە گەورەکان بەشداریان نەکرد لەبەرەوەیان زانی لە هینی ئەوان نییە بەڵام یەک هینیتیا بوو ئەم ڕێکەوتنە ئیجباری نەبوو یعنی نێتوانی بڕیارەکانی فەرز کات بۆیە مایەوە تا ئیتیفاقی پاریس کرا لە ساڵی 2015 دیسان ڕێکەوتنێکی تر کرا لە مایانە ئەمریکاش بەشداری کرد زیاد لە 196 وڵات بەشداری کرد لە مایانە ئەمان ئیجباری تێکرد ئیجباریەکە چۆنە حەسان سلوقێکیان دروست کردو پێڵەن سلوقی مساهماتی وەتەنی کە خۆم لەینەکەی عێراقا ئەندامنتیایە زۆر لەینەکەی لیژنەی مساهماتی وەتەنی عێراقی ئەم سلوقە بۆ ئەوەدانرابوو کە 100 ملیارد دۆلاری تێبکرێ بۆ خزمەتکردنی دارستانەکان ئەو شوێنانەی کە ژینگە پیسناکەن بۆی پەنابەرن بۆ بەکارهێنانی وزە پاکەکان تا ئێمە پەنابەرین بۆ وزە پیسەکان زیاتر ژینگە وێران ئەەکەین اینجا زیاتر کارەساتەکان زۆرتر ئەبێن لە خۆشهینەکان زیاتر بڵاو ئەبێتەوە خۆش بێ خۆی لە تەواوی جیهانیشدا کاگەنوە ڕۆڵێکی دارستانەکان ڕۆڵێکی بەرچاویانە ینی زۆرێک لە جیهان لە کارنامەی حکوومەت و لە دانانی پرۆگرام بۆ شارەکانیان زۆر ئیحتیمامیان بە سەوزایی و بە دروستکردنی دارستان چونکە هەم ڕۆڵی دەبێت لە گۆڕانکارە ژینگەیەکان هەم بۆ گۆڕانکارە کەش و هەوایەکانیش تا چەند گرنگە لە هەرێمی کوردستاندا کە سروشتی کوردستان ناوچەکانی کوردستان دەوروبەری شارەکان زۆر گونجاوەوەی کە زیاتر ئیحتیمام درێبەوەی کە دارستان دروست بکرێت نەمان بچێنێت بۆی کە کاریگەریەکانی کەش و هەوا و ژینگەیەکان هەبێت لەم ناوچەیە بەڵێ دارستانەکان وەکو پێم بۆم باسکردن ڕۆڵێکی زۆر گەوران هەیە ئێمە ئەبێ بە دوو شێوە خزمەتی ئەو دارستانەکەین یەک پێڵەن ریفۆرستیشن ئیعادەی زەرعی پێڵەن بە عەرەبی جارێکی تر ڕوانەوە جارێکی تر دوو پاراستنی لە ئاگر پاراستنەکانی لە ئاگر بە دوو شێوە ئەکرێت شێو ئەوە بوو کە منەظەمەی فاو هات ڕێکخراوی فاو کە لێرە ئیشی کرد یەکێک لە ئیشە سەرچەکانی پاراستنی دارستانەکان بوو شێوەی یەکەم بەواسطەی بەکارهێنانی موبیداتەوەیە کاتێککە ئەو جا و یعنی کە دەرەچێت لە برینەکانە بە شێوەیەک پێڵێن خطوتی نار بە عەرەبی یعنی هێڵی ئاگرین دروست دەکرێ بۆی کە ئاگر کەوتەوە ئاگرەکە نەپەڕێتەوە بۆ دارستانەکان هەمووی پسووتێ یا مەساحەیەکی بەس کەمی لێ پسووتێ شێوەی دووەم دروستکردنی هێڵی ئاگربڕی پێڵین ئێمە بە ئاگربڕ دروستەکرێ ئەم ئاگربرانە بۆیە دروستەکرێ بۆی دارستان ئەم بپارێزرێ لە سووتانن وەکەوەی کە ئەم جارە لە لای خۆمان ڕوویە ئەگەر ئاگربڕێکی باش بکرایە
نە ئەمە هۆی ئەوەی ئەو هەموو دارستانە بسووتێ بەو شێوەیە بش سوتایە ینی مەساحەیەکی مەحدود دەسووتە ینی ئەو دارانە هەموو تەمەنی 56 ساڵە تا ئێستا نەسووتاوە وە تێستا سووتە ئەگەر ئاگر برێکی ڕێک و پێک بکرایە لە کاتی خۆیە تەمان ئەوە بە کرێکارە کرێچکە و شوێنانە بەکاین کەمتر لەو شاخانەینەکە بە خاکە نازوین ئەو پوشوشتە پاگەکەنەوە بە پاری تەمان لە 5 متر زیاتر ئاگەر برد دروست دەکەن خەتەکان جا قەدەمەی بە دروستەکەن مەسەن کولی 50 مترێک ئاگر برێ دروست دەکەن بۆی کە بپارێزرێ ئەگەر دارستانەکان بەو شێوەیە بڕوە ئاوی ژێرزەمینیش نامێنێ چکی ئەو دارستانانە دەوریان ئەوەیە کە خاگە پارێزن لە ڕاماڵین و داماڵین کە بە عەربی پێڵێنە تەعریە والئینجراف بێژگەلەوە کە ئاوی ژێرزەوی ڕەبتە بەو دارستانانەوە ئەگەر ئەو دارستانانە بێت و نەمێنن بەرەو کەمی بڕۆن ساڵ لەگەڵ ساڵە بێژگەلەوەی کە هەواکە پیزە بێ ئاوی ژێرزەمینیش کەمە بێتەوە پەتاکان زۆر ئەبێ جا لەبەرەوە هەر ئەوە نییە کە ئێمە بڵێن دارستانەکان لە بەرچاومان ئەو خزمەتەی کە ئەو دارستانانە بە بەشەریەتی ئەکا ئەگەر هەمومان لێتیە بگەین بزانین وەڵڵاهی ئاوی خواردنەوەکەی خۆمان ئەین بۆ دارانە بۆی کە بیان پارێزین بۆی کە بزانی چەندە خزمەتی لە بیرمان چوو لە کاتی کۆرۆناکە 1 بۆتڵ ئۆکسسیژین بە چەندە کڕرا ئێ باشە دارانە شەو ڕۆژ ئەوە تا ئۆکسسیژین بۆ بین تاجەکەن ێ بۆ نابێ ڕێزیان لێ بگرین کاچین بۆ سەیران بۆ ئاگر لە بنیا بکەینەوە بۆ ئاگرەکە خامۆژ ناکەین کە لە شوێنێکی ترا بووی کە نەبێتەوەی ئاگر دارستانەکان بسووتێنێ یا ئەگەر توانامان نەبوو لە شوێنە کاڕێن هەنێ ئاومان پێ بۆ بیرەژین بۆ نەیکەینە بندارێک وەریە کە ئەو دارە هیچ نەبێ ئێمە لە سێبەرەکەی وەستین ئەو خۆی بەخت کردووە لە پێناو ئێمە سێبەرەکەی لە سەرما و گەرمامان پارێزێ خلاسەمان پاگەکاتەوە ئاومان بۆ دابینەکە یعنی لەوە زیاتر چی بکەم بۆمان ئەمانە پێویستە ساڵانە هەموو نەک هەر حکومەتی کوردی و حکومەتی عێراقۆمانە هەموو حکومەتەکان بەرنامەیان هەبێ پلانیان هەبێ بۆ پاراستنی ئەو دارستانان چکی بەبوونی بەمانەوەی دارستانەکان زیاتر ئەو وڵاتانە هەم ناوچەیەکی یعنی گەشتیاریە ئیسفادەی لێ ئەکرێت لەو دارستانانە یعنی واریداتیشە بۆ وڵات هەم ئاوی ژێرزەمینە پارێزێ هەم هەناسب بۆ هەناسەی بەشەر هەم نەخۆشیەکان کەمە بێتەوە تەسەور کە ئێمە سمۆرە تۆ زانی چی دەورێکی لە دارستانەکانە سمۆرەیەک ساڵانە چی 1000 دەن کە بەڕوە شارێتەوە بەڵام دوایی نایدۆزێتەوە هەمووی ئەڕێ و دارستانەکان دارستانە سروشتەکانی پێزیاکە ئەبێ ئێمەوە بزانین کە ئەویش دەوری هەیە ئەویش وڵایە دارستانەکان پارێزێت یاری نەکەر یاری تەنانەت گەیشتوتە ئەوەی هەتا ئەوانش کە ئیسفادە و دارستانە ناکەن ئەوانی ژێی پارێزین زۆر باش مامۆستا لە ناوچوون و سوتانی ئەم دارستانانەی هەرێمی کوردستان چ کاریگەرێکی لەسەر خودی ئەم وەرزەی کە تیایان هەیە بۆ وەرزەکانی داهاتووش چ کاریگەرێکی دەبێت بەڵێ کاریگەری یەکەم وەکو پێ بۆتە دەبێت هۆی دابەزینی ئاوی ژێرزەوی هینەکان کەم بۆ دارستانەکان ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی پەتاکان ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرما ئەبێتە هۆی زیابوونی ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆن لە هەوایە وەکو پێم وتر خۆی 375 پارت میلیۆن بەڵام بە پێی هینەکان ئەڵێ نزیک بۆ تۆ لە 500 پارت پێ میلیۆن کە ئەمە ئەبێتە هۆی تەگە نەفەسی و خاصن بۆ کەسانی کە ڕەبوویان هەیە زۆر زەرەری هەیە سەربەتێکە کە داهاتێکی زۆری بۆ وڵاتە بێ وەکو پێم وتر بۆ سەیرانگا و ئەم جۆرەشتانەکە تۆ دارستانەکانە سووتێ ئەوەش نامێنێ سەربەتی بە لە هەر شوێنێکەوە بێژگەلەوە ئەو دارستانانە شوێنێکی یانیینە بۆ ئەنواع وەشکاڵ ئاژەڵ کە تیا ئەژی حیواناتی تر کە تیا ئەژی کە ئەمانە هەموو ڕۆڵێکی گەورانێ لە ژینگا یعنی ئەوانەش هەموو شوێنە نامێنە هەموو تیاچن بڵێ سەبارەت بە گۆڕانکاری ژینگەیەکان ئەو دار و درەخت و دارستانێک نزیکی شارەکانیان یاخود لە نێو شارەکاندا پێ دوایە کاریگەری بێ لەسەر گۆڕانکاریەکە شوهاکان و بە تایبەتی تر باز لەوە دەکرێت کە بوونی درەخت ئەبێت و هۆکارێ بۆی کە پلەکانی گەرمانزم بێتەوە لە هاویندا و لە زستانیشدا ڕۆڵ و کاریگەری خۆی بەڵێ ئێستا مەسەلەن کە لە وڵاتان کە بە دەوری شارەکانە دەکەن کە پێڵێن حزام الأغزر بە عەرەبی یعنی پشتێنەی سەوز بۆ ئەوە ئەکرێت یەکەم ڕێژەی گازی دۆمۆکسیدی کاربۆن کەم کاتەوە دووەم بۆی کە پلەی گەرما دابەزێنێت چکی ئێستا تۆ لە شوێنێکا دارستان بێ لە شوێنێکی شان شۆڵەوانی بێ ئایا کامیان پلەی گەرماکەی تیا وانە ئەمە یعنی شتێکە کە ئینکار ناکرێ بێجگەلەوەکو پێم وتن کە ئاوی ژێرزەمینی ئەو شارەژە پارێزیە کە تۆ ئەو وینە کرد بە چواردەوری ئەو پشتێنی سەوزە کرد بە چواردەوری وینا لەبەرەوە ینی چەندێک هەوڵ بێت چەندێک دار بڕوێنێت چەندێک خزمەت بکرێ هێشتا هەر
بەقی ئەو خزمەتە نییە کە ئەو بۆ ئێمەیەکات ینی لەبەرەوە زۆر پێویستە ینی پێش هەموو شتێک لە وڵاتان بڕواوە بێ وەزارەتی ژینگە وەکو وەزارەتی دیفاع سەیری دەکرێت وەکو وەزارەتی بەرگری ئەمەنە بەلایەنەوە گرنگە چکی بۆ کە تۆ نەخۆشی بڵاوبەوە کە تۆ هەناسە هین بوو ئیتر چی دەورێکی هەیە هینیتر ئەگەر باش مامۆستا لەسەر ئاستی جیهان چ ڕێکارێک گیراوەتە بەر یاخود ساڵانە چ ڕێشوێنێک دەگیرێتە بەر بۆ ئیدارستانەکان پارێزرێت و کەشوهەوای زەویش بپارێزرێت بەڵێ خۆی بەس دارستانەکان نییە لێرا کە ئەبێ بە قەزێک ئەبێ بە جیهانی بەڵام یەک شت هەیە ئەوەی کە جەناب دەفەرمێشتە بەرنامەیەکەوە پێڵم بەرنامەی مساهماتی وەتەنی لەو مساهماتی وەتەنی وەکو پێم وتی لە ئیتیفاقیەکانەکە ئیتیفاقی کیۆتۆ هەیە لەگەڵ ئیتیفاقی پاریس سنووقێک دانراوە کە 100 ملیار دۆلاری ئەبێت تێ بکرێ بۆ مەسەلەن لەم 100 ملیار دۆلارە یارمەتی بڵێن شوێنی وەکو ئەمەزۆنێن کە دارستانەکانە پارێزن بۆی پەنابەرن بۆ وزە پاکەکان نەک بۆ وزە خراپەکان بڵێن ئەمانی کە لە ڕێگەی قودی حفوریەوە یان لە ڕێگەی نەوت و گاز و ئەمانەوە وزە بەکارێنرێ ئەجا وڵاتان چیەکەن هەج وڵاتێک ئێستا بۆ نمونە ئەمریکا خۆی یەکەم پیسکەری ژینگەیە لە کەونا لە هەموو عالەمە ئەبێ ئەو ساڵانە لە هەموو کەسێ زیاتر پارە بخاتە ئەو سنووقەوە لە ڕێگەی ئەو پارەیەوە یارمەتی وڵاتانە ئەینێ کە ژیلیان پیس نەکردووە پیسی ناکەن شتی ئەگەر بێتە سەر مەسلەیەکی تر هەموو مرۆڤێ ئێستا بۆی هەیە هەنا ساڵ بژێ باشە سین ئێستا ملیارێک وەنە نفوسە وڵاتی وا هەیە 5 ملیۆنە ئێخۆ سینیش مەسەلەن هەمووی بەشەرە هەمووی بۆی هەیە هەوای پاگەڵ بژێ وایە وانە ئەوانیش بۆیان هەیە یعنی لەبەرەوە ئەبێ هینێ بکرێ کارێک کە وەکو چۆرڵی هینێکی تیا بێت عەدالەتێک هەبێت لەوەی کە وڵات هەبێ بە کەیفی خۆی ژینگە پیسکە وڵاتیش هەبێت کە ژینگە بپارێزێت زۆر سپاس دەکەین بەڕێز کاک ئەنوەر حەماعەلی شارەزا لە گۆڕانکاریەکانی کەشوهە زۆر سپاس کەم دەرفەتە لەگەڵ ئێمە هەبێت زۆر سپاس دەکەین